Present Vokal by Diyar Murat. جوانی شەرمەکە گیانە لە ناسک و لە جوانیت لە هیچ کەس ناچێنیگە تۆ هێندە نەرمونیانی بە نازاوڕە دەیتەوە کاتێ دەهێنم ناوت نەمبینی گوڵم وەک تۆ لە جوانی سێحری چاوت نەمبینی گوڵم وەک تۆ لە جوانی سێحری چاوت چەند جوانە نیگا شیرین دوو لێوی بزا شەرمن دەستت بێنە دەستی من ناسکی پەنجە نەرمن ناز لە باڵات دەبارێ ساتێ لە تۆم دەڕوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی مەکرووەوینی تۆ گیانە سرم سوورماوە ئاگر نییە بەس هەستا بەو جۆرە دڵ سوتاوە حرام بێلای من خێرا ئەسکەم لێوەکانی تۆ لەو دونیاش گوناهی تۆ گیانە دەگرمە ئەستۆ لەو دنیاش گوناهی تۆ گیانە دەگرمە ئەستۆ چەند جوانە نیگا شیرین دوو لێوی بزا شەرمن دەستت بێنە دەستی من ناسکی پەنجە نەرمن ناز لە باڵات دەبارێ ساتێ لە تۆم دەڕوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی چەند جوانە نیگا شیرین دوو لێوی بزا شەرمن دەستت بێنە دەستی من ناسکی پەنجە نەرمن ناز لە باڵات دەبارێ ساتێ لە تۆم دەڕوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی لە شێوەت کەسم نەدی ماشەڵڵا چەندە جوانی. Arrangement Farhod Kouri.